زۆر باشە هەر لە سەر ئەم بابەتە ڕادەوەستین شاندی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوە هەرێمی کوردستان و دەڵێن کەشی ئەرێنی هەبووە بەڵام بابزانین لە پەرلەمان ئاخۆ ئەم کەشە ئەرێنیە ڕنگ دەداتەوە یاخوددا پرسیارمان هەیە میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵماندایە کاک شوان شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سەرچاوان باشە با پێشەوەی بینە سەر تەواوی پرسیارەکان بۆ خۆ دەزانی 6/12 پشووی زستانەی پەرلەمان دەست پێ دەکا پێشبینی ئەوە دەکەن پێش ئەوە یاسای بودجە بێتە پەرلەمان و پشووی زستانە دوا بخرێ یان کورد بکرێتەوە تا یاسای بودجە تێدەپەڕێندرێت. بەڵێ زۆر سپاس کاک فەرهاد سڵاو بۆ مینەرانتان پشوەکە لە 9/12 دەست پێەکانە 6/12 ئەگەر پێش 9/12 پرۆژە یاسای میزانیە لەلایەن حکوومەتەوە بگاتە پەرلەمان ئەوە بە گوێرەی نیزام داخلی پەرلەمان عوتڵی تەشریعەکە ڕاگیرێ بەردەوامە بین لە مناقەشەکردن لەسەر مەشروعی قانونەکە بۆیە ئەوەی پێشبینیە کرێ ینی هەم حکوومەت هەم پەرلەمان بە حکمیەوەی نزیکەی ساڵێکمان لە قەیران و ڕاوەستانی هەموو ئیشەکاندا تێپەڕان ئێستا هەموو لایەک ویستێکی جددی هەیە بۆ ئەوەی عوتڵە تەشریعەکە نەمێنێ پێش 9/12 مەشروعی قانونەکە بگاتە لەلایەن حکوومەتەوە بگاتە پەرلەمان ئێستا لە وەزارەتی داراییە تەسەورەکەین سەرەتای هەفتەی داهاتوو یەکشەمە و دووشەمە بنێردرێتە ئەنجومەنی وەزیران لەوێ احتیمال ینی زۆر ڕانەوەستی هەر دوو سێ ڕۆژێکە و من بەڵێ پێشبینیەکەم پێش 9/12 مەشروعی میزانیە بگاتە پەرلەمان. زۆر باشە کاک شوان من لەم پرسیارەدا دەمێ زۆر ڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە سەدا هەفتەی پشتی خۆی کردو لە بودجەی عێراق وەکو ساڵی 2010 بەڵام لە 2014 بۆ خۆ دەزانی لە سەردەمی مالیکی و عەبادیوانە دەستیان کرد بە بڕینی قوتی خەڵکی کوردستان پرسیارەکە بە دیاریکراوی ئەوەیە بۆ خۆ دەزانی عەرەب لە پەرلەمان زۆری نێن جا شیعە و سوننە بن تێڕوانینیشیان بۆ هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان یەک شتە بە چاوی داگیرکاری تەماشای دەکەن پێشبینیەوە دەکەن پاش ئەو هەموو ڕێکەوتنە لەگەڵ کورد پێشبینیەوە دەکەن لە پەرلەمان دیسانەوە وەکو هەموو ساڵەکانی پێشوو گرفت بۆ پشتی بودجەی هەرێمی کوردستان دروست بکرێت. بەڵێ خۆی ئەگەر وەکو تۆ ڕاشکاوانە قسە بکەین بە گوێرەی ئەزمموی ڕابردوو بە گوێرەی ئەو ڕێکەوتنانەی هەبووە بە گوێرەی ئەو هەموو پێشێلکاریە دەستوریەی کە لە دوای ڕووخانی ڕژێم و دوای پەسەندکردنی دەستوری هەمیشەی عێراق ئەو ئەزممونەی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵی هەمانە بەڕاستی وەکو بڵێ گەشتبین نین یان تێڕوانینی حکوومەتی فیدراڵ بەرامبەر ئەم ڕێکەوتن و ئەم پرۆسیسانە ئیجابی نییە یان ڕێش کەوتون پەشیمان بوونەتەوە خۆ ئێستا ئێمە دوو بنەمای زۆر گرنگمان هەیە یەک هەرێم پێی وایە بەس دەستور جێبەجێ بکرێ کە لە ڕاستیە ئەبێ ئەمە هەرێم هەر داوای نەکا حکوومەتی فیدراڵ لە ئەولەوێتی خۆی یا ئەگەر بێوێ حکوومەتێکی موفق و سەرکەوتوو بێ ئەبێ بەڕاستی کار بۆ جێبەجێکردنی دەستور بکات لە ئێستاشدا ئێمە ڕێکەوتنێک هەیە بۆ پێکێنانی کابینەکەی محەممەد شیع سوودانی بە گوێرەی ئەم ڕێکەوتنە کە لە پەرلەمانیش متمانە بە ڕێکەوتنەکە دانراوە تەنها ئەم کابینەیە ڕازگۆ بێ ڕێکەوتنەکە جێبەجێ بکە خۆ حکوومەتی هەرێم هەر ئەوەیە بەڕاستی بۆیە بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراقی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ئێستادا لە 14 عێراق پێکەهێنێ ئەگەرچی ئێمە لە ساڵانی ڕابردووە لە 17مان بۆ تەسبیت کراوە بەڵام بەداخەوە لەوەتەی میزانی عێراق پەسەند دەکرێ هیچ ساڵێک عێراق ڕازگۆ نەبووە لەگەڵ مەشروعی میزانیەدا و ڕێژەی هەرێمی نەناردووە پشتی هەرێمی نەناردووە ئەسڵەن وەکو جەنابی شتوتە کە هەندێکیان بەڕاستی هەر بوو جە و میزانیشیان بڕی بۆیە وەفدی حکوومەتی هەرێمیان ئێمە تەکید لە 17 دەکەین و ئەگەر نا لە 14 حەقی خۆمانە. زۆر باشە کاک شوان دوا پرسیار ئەگەر ئێمە لەسەر لە 14 دەکە
پرسیار بکەین و قسە بکەین بۆ خۆ دەزانی کاتێ نەفقاتی سیادی لێ دەردەکرێ ینی کەمتر لە سەتا حەوت دەمێنێتەوە بە بڕوای ئێوە لە کۆی گشتی ئەو لە سەتاسەتی بودجەی عێراقا و بودجە زەبەلەحەی ئەمساڵ کە چاوەڕوانەکرێت 150 تریلیۆن دینار بێت پێشبینی چەند دەکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە ڕاستیا بە گوێرە پێشبینیەکان پێشبینی 150 تریلیۆن دینار زیاترەکرێ پێشبینی لە نێوان 150 بۆ 200 تریلیۆن دینارەکرێ ئەگەر من پێ بێ بودجەکە سەروی 100 میلیارد دۆلارە بێ کەوابێ ئەگەر هەر لە 114 بە گوێرەی ئامار و داتای خۆیانی حکوومەتی فیدرال ئێمە 14 میلیارد دینار کە نزیکەی 28 تریلیۆن دینارەکە 14 میلیۆن دلار ئەوە نەمان بەر ئەکەوێ وە بەڕاستی ئەبێ ڕاوەستین بە وردی لەسەر نەفقاتی سیادی لەسەر میزانیە سیادیەکان چونکە لێرەش غەدر لە هەرێمەکرێ هی پێشمەرگە نانێرن مەسەلەن بە گوێرەی دەستور دەبێ قەرەبووکردنەوەی زیان یەکەوتوانی دەستی ڕژێمی بەعز یەک پاکێجە لەسەر ئاستی عێراق ئەوان هەر بەلایەن ناچن ئەسڵەن باوەڕیشیان پێی نییە بۆیە بەڕاستی بێ لەسەر وردەکاری نەفقاتی سیادی ئەوەی لە پشتی هەرێمی شەبرێ لەسەر ئەوانش مناقەشەی ورد بکەین بە عام پێشبینیەکەی 14 میلیارد دلار پشتی هەرێمی کوردستان بێ زۆر باشە زۆر بەڕێز شوانکەلاری ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە کەلارەوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش